ناوی خوای گەورە و میهرەبان سەرخێڵ محەممەد چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا سەر بە ئەنجومەنی بێرمیگام. ڕاستی لە ئەمڕۆیە کە 21 حوتی 2025 بۆ یادی شەیدکردنی سۆرانی مامە حەما بەڕاستی هەر سۆران نیە چەندەها سۆرانی دی کە دروست بوون، بەڵام من لێرەوە دڵنیاتانەکەم و کە ئەوانە ناوەستن دوو بنەماڵەی ساختەچی و سەخیف و دز و گەندەڵ بەردەوام من لەسەر کوشت و بڕی ڕۆژنامەوانان و خەڵکی سیڤیل و ئێمەش لێرەوە هەروەمان لە دەستێ پشگیریان بکەین و کۆبوونەوەکانمان درێژە پێ بدەین و چالاکیەکانمان بەردەوام بکەین. زۆر سپاس. ئەمڕۆ ڕێکۆردی 21 حوتی 2025 لە شاری بێرمیگام هەستان بە یادی شەیدکردنی سۆرانی مامە حەمە و دژی ئەم دەسەڵاتە گەندەڵە کە هەزارانی وەکو سۆرانی مامە حەمەیان سەرکوت کردو و شەیدیان کردو، ئێمەش هەزارەهای کە سۆرانێکی تر زیندوو دەبینەوە. بوونەتەوە لە یادی شەیدبوونی سۆرانی مامە حەمە لەلایەن یەکێتی و پارتیەوە کە تیرۆر کراوە. ئێمە لێرەوە بەڵێ نەدەین کە ئێمە لێرەوە بەڵێ نەدەین کە کۆڵ نادەین هەتا ماوێن کۆڵ نادەین یادی ئەو شەهیدە دەکەینەوە. و شەیدی قەڵەم سۆرانی مامە حەمە تیرۆرکردنی لەسەر کاری ڕۆژنامەنووسی بوو نەک سیاسی، بە یەکەمین شەیدی ڕۆژنامەنووسی کووردا دەنرێت. کاتژمێر 9 شەوی 21 لەسەر 22 تەموزی 2008 لە کەرکووک چەند چەکدارێک ئەچنە سەر ماڵیان لە کاتی کردنەوەی دەرگا دەیدەنە بەر دەرزێژی گولە و چەند فیشەشێک ئەنێن بەجەستەیەوە. هەتاکو ئێستش بەکەرانی ئەم تاوانە نەسزادراون و بەڵکو دەستگیریش نەکراون، بەردەوامن لەم تاوانە قیزەونانە. بۆیە ئێمە وەک چالاکەوانان چاوماندا ناخین و لە بەرامبەر تاوانە قیزەونەکانیان بنەماڵەی بەرزانی و تاڵەبانی هەتاکو بە تزای تاوانەکانیان ئەگەن و بەردەوام ئەبین لە کار و چالاکوانی و گرتبوونەوەکانمان هەتاکو ئێمەش وەک سۆران و سەردەشت و کاو ئەوانی تر و چەندین شەیدی تر ئەبین، یان کۆتایی بەدەسەڵاتی دوو بنەماڵە ئەهێنی نەفرە لە دوو بنەماڵە. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک ئیدانێ و کارە قێزەوناکەین دەرحەق بە ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە کراکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە شەهید کرا. بەداخەوە تا ئێستا بکارانی ئەو ڕووداوە نەدراونەتە دادگا، بگرە لە ناو خەڵکا سەریان بەرزە و هەتا ئێستا نەدراونەتە دادگا. بۆیە داوا لە خەڵکی کوردستانەکەن کە چی در بەخسەی ئەو دوو حیزبە مافیانەکەن لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ 21 حەفت لە ساڵیادی هەفتەیەمی ساڵیادی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە ئەوەی جێگای نیگەرانیەکی قوڵا دەبینین بکەرانی تۆمەتبارانیان وا باشترە برێن. تاوانبارانی سەرەکی ئەم ڕووداوە ئێستا لە ترۆپشی دەسەڵاتن بێشەرمانە باز لە ئازادی و دیموکراسی دەکەن، لە کارێکدا خۆیان گەورەترین لەمپەرن لە بەردەم دیموکراسی و ئازادی ڕادەربڕینیدا. بەڕێزان ئێمە هاوشان ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی داکۆک خۆپیشاندانێکمان گربنەوە خۆپیشاندانێکمان ئەنجامدا. ئەم خۆپیشاندان و گربنانە هەروەکو خۆپیشاندانێکی ئاسایی نییە، بەڵکو زیندووکردنەوە و هێشتنەوەی پەیامی سۆران و سەردەشت و کاوە و باقیی ڕۆژنامەنووس و ئازادی خوازەکانی ترە. من عادەتێکم گرتووە هەمیشە لە پاڵ سەرزنشکردنی دەسەڵاتداران پێویستە سەرزنشی خۆشمان بکەین. ئەگەر لە چرکە ساتی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمەدا ئێمە هەموو دەنگمان دلێر بایە، پێم وایە ئێستا کە تیرۆریەکانی تری ڕوونەدا وەکو سۆران و وەکو سەردەشت و کاوە گەرمیانی و مامۆستا جیهانتەها و مامۆستا وشار و باقی ڕۆژنامەسەکە. ئەمڕۆ گربوونەوە دژی تیرۆرکردن و شەهیدکردنی سۆرانی مامە حەمە لەلایەن دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕەخنەگرێک بوو کە هەرگیز لە یاد ناچێت، قەڵەم بەدەستێک بوو کە هەرگیز لە بیرمان ناچێتەوە. دەمەوێت ئەوە بڵێن بە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە ئەوان قەڵەم بەدەستێکیان شەهید کرد، بەڵام هەزارها قەڵەم بەدەست لەدایک بوون. دەستان خۆش بێت. من داریان سامان ئەندامی ڕێکخراوی داکۆک شایانی باس ئەمڕۆ لێرە کۆبووتینەوە بۆ ساڵیادی هەفتەیەمین ساڵیادی شەهیدبوونی سۆرانی مامە حەمە. ئەمە ئەم ڕاستە دەردەخات کە ماوەی 17 ساڵە بکوژانی سۆرانی مامە حەمە دەستگیر نەکراوە تاوەکو ئێستاکە. ئەمە ئەو ڕاستە دەردەخات کە ڕۆژنامەنووس و چالاکەوانی هەرێمی کوردستان لە ژانی لە مەترسی دێ هەموو کاتێ شایانی باسە 6 ڕۆژ پێشتە شوان سابیر پارێزەر لە وڵاتی لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر قسەی لەسەر موچە کرد کە 80 ڕۆژە نەدراوە. شایانی باسە 2 ڕۆژ پێشەستا لەلایەن 5 سەیارەوە دەستگیر کراو تیان هەڵدا. شایانی باسە 3 ڕۆژ پێشەستاکە حەسەن هەرچی کە هاتە سەر جە هاتە سەر شەقام تەنها داوای مافی خۆی کرد، داوای موچە و داوای کارەبا و ئاوی کرد. بەداخەوە لەو شەوەدا شەهیدیان کرد. ئەمە ڕاستە دەدەخات کە لە هەرێمی کوردستان کە یەکێتی و پارتی گەندەڵ و هەمووشی لە هەموو کاتێکدا بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکەوان. ئەمڕۆ ڕێکەوتی 21 حوتی 2025 لە شاری بێرمیگام وەکو چالاکەوانان
هەڵساین بە خۆپیشاندانێکی هێمنانە لە 17مین ساڵیادی تیرۆرکردنی یەکەمین شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەما کە لەلایەن دەسەڵاتداران یەکێتی پارتیەوە بە دڕندانەترین شێوە تیرۆرکرا و بەداخیشەوە تا ئێستا تیرۆرکەرانی ئەم کردارە دەستگیر نەکراون و لەلایەن دەسەڵاتدارانەوە پارێزراون. سەرەتا بە خێراتنی هەموو چالاکوان دەکەم بۆ بەرزڕاکردنی یادی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەما لە پێناو وتنی حەق و ڕاستەکانە لەلایەن دەسەڵاتەوە هەستان بە تیرۆرکردنی کبکردنی ئەو دەنگە ئازادە بەڵام ئێمە ئەمانە دووبارە و سێبارە بکەینەوە کە ئێمە درێژە بە ڕێبازی برات چالاکوانەکان بدەین. زۆر سپاس. لە ساڵیادی شەهیدکردنی سۆرانی مامەحەمەدا دەمەوێت هەمان پرسیاری سۆرانی مامەحەمە دووبارە بکەمەوە کە گوتی ئایا بەڕاستی ئەوانەی خۆیان بە خاوەن سیاسەت و دۆزی کوردایەتی دەزانن لە خۆیان وەربوونەتەوە ڕۆژێک لە ڕۆژان کە خەباتیان لە پێناو کوردایەتیدا کرد بێت و خەڵکیان پاراست بێت جگە لە کوردکوشتن و جاسووسی و بۆ وڵاتان دیار و ئاشکرایە کە سۆرانی مامەحەمە یەکێک بوو لە گوڵە درەوشاوەکانی نیشتیمان لە گوڵستانی نیشتیمان بەدەستە پیس و چەپەڵەکانی دەسەڵات وەرێنرا کەسێک کە بیەوێت پەردە لەسەر کارێکی قێزەون و ئەو شتەی کە خۆیان نانەوێت هەڵ بدرێتەوە ئەوان بە فیشەک وەڵامی دەدەنەوە. لێرەوە دەڵێ ڕیسایی و شەرمەزاری بۆ سەرانی جوود منەماڵەوە ئاوازەکانیان کە دەستیان لە کوشتنی سۆران و هاوشێوەکانیدا هەیە و ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانیشمان. سڵاو و ڕێز هەندێک خوێن هەیە بۆ ئەبەدی وشک نابێتەوە دوای خوێنی دوای خۆی نەخشەڕێ دەکێت وەکو نەخشەی ڕێی بوێر و چاونەتەرس وەکو نەخشە بەگشتاچوونەوەی گەندەڵی وەکو خوێنی سۆرانی مامەحەما خوێنی شەهیدی سۆران وەکو بواغی ترافیک ئاراستەی هەمووانی دیاری کرد. خوێنی سوور نییە سپیە وەکو پەڕەی لە کۆڵینەوە سپیە وەکو دڵە بێگەردەکەی خۆی سپیە وەکو شیری حەڵالی ئەو ڕۆژنامە نووسەی پەنجە بە چای کوێری گەندەڵاندارەکەت. سواز بۆیەوە گەورە میهرەبان مناکوانتەها چالاکوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە ساڵ ڕۆژی تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە لەگەڵ ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمیگان وڵاتی بەریتانیا هەڵساین بە ڕێخستنی ئەم خۆپیشاندانە کە تێیدا ئیدانەی کوشتن و چۆسانەوەی ڕۆژنامە نووسان و چالاکوانان و ڕخنەگران و ئازادی خوازانەکەین لە هەرێمی کوردستاندا بەداخەوە لە ڕۆژی وەک ئەمڕۆدا و 17 ساڵەوە پێش لە شاری کەرکووک سۆرانی مامەحەمە بەدەستی سەرانی هەرێمی کوردستان پلانی تیرۆرکردنی بۆ داڕێژرا و بەدەستڕۆژی گولە شەهید کرا. ئەمە ڕابگەرم کە وەک لای هەمووان ئاشکرایە کە زیاتر لە 30 ساڵەیەکێتی و پارتی حکومڕانی هەرێمی کوردستانەکەن و سۆرانی مامەحەمە یەکەم شەهید و کۆتا شەهیدی ڕێگای ئازادی نیە یەکێتی و پارتی دەستیان هەیە لە کوشتن و تیرۆرکردنی سەنی ڕۆژنامە نووس و چالاکوان و ئازادی خواز و ڕخنەگرە و بەداخەوە لە دادگاکانی بکوژانی ڕۆژنامە نووسان و چالاکوانان دادگایی ناکرێن و نادرێنە دەستیاسا چووکە لە دادگاکانە کەسەکانیان بەلاڕێدا ئەبرێت و دادگاکانی هەرێمی کوردستان لەژێر هەڕەشە و گڕەشە و چاوسوورکردنەوەی هێزە چەکدارەکانی هەردوو بنەماڵی یەکێتی و پارتی فاشستی ماوە بەسەرچوودا بڕیارەکان دەرئەکەن و ئێمە ژوەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک بەڵێنماندا و بەڵێنەکەمان دووپاتەکەینەوە کە هەمان ڕێچکە و ڕێبازی سۆرانی مامەحەمە و سەردەش عوسمان و کاوەگەرمانێ گرین و بۆ ساتێکی ژەوت ڕێبازە لا نادەین. زۆر سپاس. یەکێتی خۆی بە نیشتیمانی ئەزانێ پارتیش بە دیموکراتی بەڵام هیچ کامیان نە نیشتیمانین و نە دیموکراتین لەبەرەوەی 17 ساڵە نەیانتوانیوە تیرۆری ڕۆژنامە نووسێک دەستگیر بکەن ئەتوانن چی بکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆیە لێرە وەڵێم بڕوخێ دەسەڵاتی گەندەڵی هەردوو بنەماڵە دەستان خۆش. بەرەتا سڵاوتان لێبێ ئەمڕۆ وەکو چالاکوانان و ئەندامان لە ڕێکخراوی داکۆک هەساین بە سازان و گربوونەوەیەک بۆ یادکردنەوەی شەهیدی قەڵەم شەهید سۆرانی مامەحەمە کە لەم ڕۆژەدا بۆ 17 ساڵە یادی 17 ساڵی شەهید سۆرانی مامەحەمە دەکەینەوە و ئەم سۆرانی مامەحەمەیە نمونەیەکە لە خەرمانێک کە ئێمە بەم ڕۆژگارە چاومان بە کوشتن و بە دەستدرێژیکردنە سەر ناموس و شەرەفی هەموو چالاکوان و ئەندامانێک کە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە کۆمەڵگەی کوردیا کە دەستدرێژیان ئەکرێتە سەر و هەڕەشیان لێکرێ و تووشی چەندەها ئاژا و پەشێویە بنەوە لەلایەن دەسەڵاتەوە کە بوونەتە خۆرە بۆ چالاکوانان کە ڕێگە بە هیچ ڕەنگێکی ئازاد نادەن لەو هەرێمەدا. ئێمە دەنگی ئازادی ئەوانین ئێمە هەڵگیری ئەو دەنگی ئەوانین هیوادارین
دەکەین هیوادارین دەنگمان بگاتە هەموو نەتەوەیەکگرتوەکان کە بە حاڵی میلەتی ئێمە بزانن و وەشیار بن چاوتان ماچەکەم دەستێ مولایەکتان خۆش بێت. ئێمڕۆ هەموو ڕۆژێک ئێمە ئیدانی کارە تیرۆریستەکانی قێزەونەکانی یەکێتی و پارتی دەکەین لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ ساڵڕۆژی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە کە 7 ساڵ تێدەپەڕێ بەسەریدا. سۆرانی مامە حەمە بۆیە تیرۆرکراکە گەندەڵەکانی ناو هێزە ئەمنیەکانی کەرکووکی ئاشکرا دەکرد. وامان لێ هاتووە ئێمە ڕۆژانە و مانگانە و ساڵانە یادی و کارە قێزەونانە بکەینەوە بەداخەوە. پێشەکی سڵاوتان لێ بێت وە هیواخوازم کە باش بن. وەکو زانراوە بەڕاستی 21 تەمموز ئەو ڕۆژەیە کە ساڵانە یەکێکی تر لە تاوانە قێزەونەکانی دەسەڵاتی کوردی بەبیری خەڵکی کوردستان دەهێنرێتەوە کە ئەویش تێرۆرکردنی یەکێک لە تێکۆشەرانی ڕێگای قەڵام سۆرانی مامە حەمەیە کە بەداخەوە 17 ساڵ لەمەوبەر و دقیق لەم ڕێکەوتە لە ساڵی 2008 کرایە ئامانج و زۆر بەداخەوە کە دوجار کەوتە کەمینی بێڕەحمانەی چەتە و مافیا وەحشیەکانی سەر بە دەسەڵاتە فشەڵەکەی کوردیەوە. من لەو باوەڕەدام بەڕاستی تێرۆرکردنی چەند ڕۆژنامەنووسێک لە ماوەی چەند ساڵێکی کەم لەلایەن دەسەڵاتەوە بەم بێباکیە و بەم شێوازە دڕندانەیە لە هەر وڵاتێکی پێشکەوتوو لە هەر وڵاتێک کە خەڵکەکەی هۆشیار و بە ئاگا بن و یەکگرتوو بن گومانم نییە کە ئەنجامەکەی ئیلا ڕیسوابوون یاخود لە ناوچوون و سەراوژێربوونی ئەو دەسەڵاتی لێ دەکەوێتەوە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە دەیبینین لە کوردستاندا ئەمە بە تەواوی پێچەوانەکەی ڕاست بووە کە ئەمەش بەڕاستی دەتوانم بڵێم نوقتەیەکی ڕەشە و نیشانەیەکی گەورەی پرسیار لەسەر کۆمەلگای کوردی دروست دەکات. جا هەم لە ڕوە مرۆڤبوون و ئینسانیەکەوە و هەم لە ڕوە ئاینەکەشەوە بەڕاستی چونکە ئێمە زۆر جار لێرە و لێوێ دەبیستین کە گوایە 95% کۆمەلگای کوردی مسلمانە و دەستگرتووە بە ئاینی ئیسلامەوە. بەڵام ئەگەر بێت و چاوێک بە ڕابردوودا بخشێنینەوە و هەڵسەنگان نەکبکەین کە بۆ هەڵبژارنەکان کە هەمیشە دەسەڵاتی پارتی و یەکێتی پێشنگ بوون و زۆرترین ڕێژەی دەنگەکانی خەڵکی کوردستانیان بەدەستێناوە بۆمان دەردەکەوێت بەڕاستی ئەمە لە درۆیەکی شاخدار و لە وڕێنەیەکی غەشیمانەی کۆمەڵێک لە بازرگانانی دین هیچی دیکەنیا یعنی باوەڕهێنان و قەناعەتکردن بەوەی کە کەسانێکی خراپەکار و ستەمکار کەسانێکی پیاوکوژ و دز و جەردە و تاڵانچی هیچ و پوچ بتوانن حکمی میلەتێک بکەن کە لە 195 مسلمانە ئەمە ئەو پەری حەماقەت و گەمژەیە بەڕاستی دووبارە دەسەر من وەک چالاکوانێک لە وڵاتی بەریتانیا ئیدانەی و کارە تیرۆریستان دەکەم کە سۆرانی شەهید کرد نەکرد سۆران بگرە چەندین ڕۆژنامەنووسی تر و مەلا و مامۆستای ئاینی شەهید کردیە دڵنیابن ئێوە لەسەر حکم نامێنێن چونکە دەنگی ناڕازی گەلێک زۆرە لە وڵاتی بەریتانیا لە هەموو ئەوروپا دژایەتیتان دەکەین هەتا ئێوە لەسەر حکم لادەچن و حەقی ئەو خەڵکە داماوە دەدەن برسیکردنی خەڵک دادتان نادا ڕۆژێک دەبێت هەر بەجێ بێن وەکی سەدام و قەزافی و بەشار ئەسەد و چەندانی تر ئیدانەتان دەکەین بە هەموو جۆرێک. ئەمڕۆ لە حەڤەیەمین ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە هۆکارێک بوو کە ڕۆژنامەنووسان و نووسەرانی دوای خۆی نەتوانن دەست بۆ بابەتە ئاستارەکان بەرن کە کەشفکردنی گەندەڵەکانی دەسەڵاتی کوردی یەکێتی و پارتی بوو لەبەرەوەی تیرۆر نەکرێن کە بە هەمان بیان و سۆرانی مامە حەمەیان تیرۆر کرد و پەیامی من لەم ڕۆژەداوەیە مەوێ بڵێم بە دەسەڵاتی کوردی ئەو ئازادیە ساختەیە چێ باسیەکان لە کاتێکدا 17 ساڵە سۆرانی مامە حەمە کەیسەکەی بەلاڕێدا براوە و بکوژانی بە ئازادی دەسوڕێنەوە و من داوای گەڕانەوەی ماف دەکەم بۆ مافخوراو و دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی خانەوادەی سۆرانی مامە حەمە و دەسەڵاتی کوردی شەرمەزار دەکەیت. بابە گیا من گریانم دێ بۆ مەڕی بێشوانە گریانم دێ بۆ ئەو دایکی بێنانە گریانم دێ بۆ ئەو گەنجەی ئاوارەی هەندەرانە گریان دێ بۆ ئەو خەسەخانەی کە بێدەرمانە گریانم دێ بۆ ئەو حکوومەتەی شکست خواردووی هیچ نەزانە گریانم دێ بۆ قوتابی قوتابخانە گریانم دێ بۆ سۆرانی مامە حەمە گریانم دێ بۆ ئەو قەڵەمەی بەدەست کە لەسەر حەق بژرا گریانم دێ بۆ ئەو گەنجەی شەید کرا لە پێناو گەلەکەی
گریانم دێ هەتا ئەو ڕۆژەی کە دوو بنەماڵە لە ناوچێ ئەمڕۆ ئێمە کوڕێکراوی داکو هەڵسان بە خۆپشاندانێکی ئەمنانە دژی ئەو زوڵم و ستەمێکە لە کوردستانەکە دەرحەق بە ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان دیارە ئەم ڕۆژ یادکردنەوەی شەهیدی قەڵەم سۆرانی مام محەممەد بوو لە چەندی شاری بەریتانیاوە ئێمەش لێرە کۆبووین تۆ لە شاری بێرمیگام من ئەمە لێرەوە بڵێم کە پێشێلکارەکانی ئەم دەسەڵاتە هەموو تەواوی سنوورەکانی بەزانووە و بە تایبەتی لە بواری ڕۆژنامەنووسی لە ئازادی ڕادەربڕین حتا لە مافە سەرەتایەکان کە موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاتر لە 70 ڕۆژەکە حەقی خۆیان قوتی مناڵەکانیان وەرنەگرتووە بە بۆنەی دەسەڵاتی ئەم دەسەڵاتدارانەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بە تایبەت کە کێشە و گێرمەکانیان لە بینی خۆیان یەکلایی ناکەنەوە و لەم بینەشدا تەنها میلەت و هاوڵاتیانی ئاسایی زەرەر دەکەنەوە بنەهۆ تیرۆرکردن و کوشتنیان و داواکارم لە ڕێکخراوە دەوڵەتەکان و مافی مرۆڤ چیتر بێدەنگ نەبن لە ئاست ئەم زوڵم مستەیمەی بەرامبەر هاوڵاتیان نەکرێت لە عێراق و هەرێمی کوردستان دەستخۆش منە مەیە جیاواز لە پەیامی سۆرانی مام محەممەد پەیامێکی تر بگەێنم وەک ڕوونە لە چەند مانگی ڕابردوودا چەند پێشێلکاریەک بۆ چالاکوانان و ڕۆژنامەنووسان ڕووی داوە کە بەڕاستی ئەمە دەسەڵات بەردەوامە کارە قێزەونەکانی سەرەڕای ئەو هەموو چالاکیانە بۆیە من چەند جارێکیش وتومە پێویستە لە وڵاتانی ئەوروپی و دیموکراسخوازەکان بە هیچ جۆرێ پێشوازی لەم سەرکردانە نەکەن چکە ئێمە بەهۆی ئەوانەوە کەوتو بڵێن وڵاتی خۆمان بەجێشتووە لە کاتێکدا وڵاتی خۆمان پڕە لە نەوت و سامان بۆیە داوا لە وڵاتە دیموکراسخوازەکان بە تایبەتی بەریتانیاکەم بە هیچ شێوازێک پێشوازی لەم دەسەڵاتە گەندەڵە نەکات و بەڵکو نای بکاتە تیرۆرەوە وەک ڕوونە لە ڕۆژانی ڕابردوودا چەند کەسێکی کەش بەهۆی کاری ئازادی خواز و دەربڕینی بیرروڕایەوە خۆی لە بەرامبەر ئەشکەنجە و زینداندا بینیوەتەوە زۆر سپاس. سەرتا بە ناویخوا ئەمڕۆ 21 حوتی 2025 ئێمە وەک چالاکەوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە ساڵیادی شەیدی قەڵەم سۆرانی مام محەممەد هەستان بە ئەنجامدامی گردبوونەوەیە دژی و کارە تیرۆریستێکە دەرەق بە سۆرانی مام محەممەد کرا من ئەمە لێرە ئەوە بڵێم حکمی جوود مدمناڵە بە درێژایی مێژوو حکومڕانیان هەمیشە بێباگبوون لە ئاست کوشتنی هاونیشتمانەکانیان لە ئاست کوشتنی ڕۆژنامەنووسان لە پێناوی مانەوەی حکمی خێڵەکی حکمی بنەماڵی خۆیان باکیان نەبەوە بە کوشتنی هاونیشتمانیان بە کوشتنی هاوڵاتەکانی خۆیان بۆ پەرەپێدان بەم حکومڕانی خێڵەکی و بنەماڵیە تیرۆریستان ڕۆژنامەنووسانیان تیرۆر کردو هاوڵاتیانیان تیرۆر کردووە مامۆسانیانیان تیرۆر کردووە نمونەشمان زۆرە سۆرانی مام محەممەد کاوە گەرمیانی و چەندین شەیدی تر زۆر